وەک هەڵەبجەیەکان دەڵێن شارەکەیان لە قوڵایی قەیرانەکاندا بووە پارێزگا، هەر بۆیە بیانووی خزمەت نەکردن و پێشکەش نەکردنی خزمەت گوزاریەکان لەلایەن حکوومەتەوە هەر هەمان قسەیە. 3 ساڵە هەڵەبجە بووەتە پارێزگا و 2 ساڵیش دەبێت پارێزگاری بۆ دانراوە، بەڵام نەگەڕانەوەی بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکان و دابین نەکردنی فەرمانبەری پێویست و پێشکەش نەکردن و جێبەجێ نەکردنی خزمەت گوزاریەکان هەڵەبجەی وەک قەزایە گەشتوێتەوە. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن هەڵەبجە وەک پارێزگا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا نەتوانراوە هیوا و خەونەکانی خەڵکەکەی بهێنێتە دی. ململای لایەنە سیاسەکان کە بەتایبەتر لە نێوانی جدی و پارتیەکە تا ئێستا نەهاتوتە بوون ئەویش ڕێکنەکەوتنی و دوولایەنەیە نەدانی قایمقامی ئەم شارە بەلایەنێکی داریکرا ئەوە نابێتەوەی کە تۆی تر ئەم بڕیارە دواخەیت یان ئەم بڕیارەوە لێکی کە جۆرێک لە پەراوێزخستنی بڕیاری و پارێزگابوونەکە بێت. بەڵام بە ئومێدین لە 2010 ئینشاءالله بتوانین هەم ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی و هەم جێبەجێکردنی بڕیارەکان لە پارێزگابوونی هەڵەبجە بکرێتە بواری جێبەجێکردنەوە، هەر بڕیارەکە بە نووسرا و دەرکراوە بکرێتە بواری عەمەلی و خەڵکی هەڵەبجە زیاتر دڵخۆش کرێوەک لەوەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو دووە ڕۆژ بە ڕۆژ خەمی زیاتر بدرێتێ. 3 ساڵە بووین بە پارێزگا تەنها لەسەر نووسراوی کاغەز بووین بە پارێزگا، نە پارێزگارمان هەیە نە ئەنجومەنی پارێزگامان هەیە، ئەو هەموو بەڕێبەرایەتێکی شتیان ناتونێتەوە، هەمویان کێشە دروست بوو جگەلەوەی کە کاراساییان بۆ خەڵکی بکەن کێشەیان دروست کردووە، کێشە فەرمانبەریان هەیە، کێشەی بینایان هەیە، کێشەی سیارەیان هەیە، کێشەی میزانی بەردەستیان هەیە. ئەمانە هەمووی گرفتن جا ئایندە ئەگەر وابێت ینی قەزاکەوێت باشترەکە هیوادارم بۆ ساڵی ئایندە پارێزگای هەڵەبجە وەکو هەرسێ پارێزگاکەی تری کوردستان ئەکتیڤ بکرێت و بێتە خاوەنی پارێزگار و ئەنجومەنی پارێزگا. سەرباری قەیرانی دارایی ململانێ سیاسیەکان باجێکی دیکەیە کە خەڵکی هەڵەبجە 3 ساڵی ڕابردوو لە بوون بە پارێزگای شارەکەیانەوە داویانە تا ئێستاش بۆی ڕێگنەکەوتنی لایەنەکان ئەنجومەنی پارێزگا پێک نهاتووە. بەڕێوەبەرێکی گشتی هەڵەبجە وێڕای نیگەرانی لە بەدینهاتنی خەونی هەڵەبجەیەکان دەڵێت پێویستە لە ساڵی داهاتوودا فشار دروست بکرێت بۆ ئەوەی هەڵەبجە بە فیعلی ببێتە پارێزگا و خزمەتی خەڵکەکەی بکرێ. داواش دەکات بەڕێز پارێزگاری هەڵەبجە ئەەکەم کە بە هەمان شێوە فشارەکانان بەردەوام بێ بۆ ئەوەی ئەو بەڕێوەبەرایەتە گشتیانەی ئەو وەزارەتانەی هەتا ئێستا بەڕێوەبەرایەتە گشتیان نەکراوەتەوە فشاریان بخەنە سەر بۆ ئەوەی بگەڕنەوە بۆ هەڵەبجە لەوە زیاتر خەڵکی هەڵەبجە نەڕوا بەم لاولا نەچێ بۆ سلەیمانی نەچێ بۆ هەولێر نە شوێنەکانی کە چونکە بەڕاستی ئەوە هەمووی پارەی ئەوێ هیلاکی ئەوێت و ترسی ڕێگا و ئەو بابەتانە ئەوێ بۆیە ئەگەر بێت و بەم شێوەیە بڕوات بەڕاستی بێئومێد ئەبین. خەڵکی هەڵەبجە هیوا خوازن ساڵی داهاتوو ببێتەوەی بەدیهاتنی خەون و ئاواتەکانیان و شارەکان وەک پارێزگا ببینن و ئیشوکاری هاوڵاتیانە لە ناو خۆی شارەکە جێبەجێ بکرێ، هەروەک ئەنجومەنێکی کارایی پارێزگا دەست بەکار بێت. هاوکات داوا لە لایەنەکانیش دەکەن وەک چۆن هەڵەبجە پایتەختی ئاشتیە لە ساڵی داهاتوودا ئاشتیانە پارێزگاکان بەرەو کەناری خزمەت و گەشەپێدان و پێشکەوتن ببن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.